بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على نبينا محمد. اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد. اللهم بارك على محمد وعلى آل محمد كما باركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد. بدراني برزي كنالي آسماني آموشگاری لبابتي كتير لبابتكاني إواري آموشگاری لخزمتان دام سبارد باسك ئەتوانم بڵێم زۆر جار باس کراوە و زۆر جار بیستوتانە بە تایبەتی لەم شاشە ڕەنگینە جوانەی ئامۆژگاریەوە چەندین لە مامۆسایانی بەڕێز و خۆشەویست بە وردی بە تەفسیلی بە جوانی ئەم بابەتان ڕوو کردوێتەوە. بەڵام وذەکر فإن الذکرى تنفع المؤمنین، بیری ئیماندارانی بخەرەوە لەبەر ئەوەی بیرخستنەوە سوود بەوانە ئەگەێنێت کە باوەڕدارن. ئەویش بریتێ لە بابەت و باسی پێگە و ڕێز و حورمەتی ئافرەتان لە شەریعەتی ئیسلامدا. بێگومان من هەموو جارێک وتومە کە پێویستە لەو قاڵبە بینە دەر کە قاڵبی ئیتیهامکردنە، چیتر ئێمە بە شێوازێک خۆمان نەبینین لە سوچێکی ئیتیهامین سەبارەت بە مافی ئافرەت، وا بزانین کە ئێمە وەکو موسڵمان و هەروەها شەریعەتەکەمان وەکو ئیسلام کە بەرجەستە ئەبێت لە قورئان و صحیحی سنەتی پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام بە تێگەیشتنی سەحابەکانی پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام و ڕزای خوایان لێبێت، وا بزانین ئێمە عەیبەیەک بەسەرمانەوە هەیە و زوڵم لە ئافرەت ئەکەین، یاخود ئافرەت لای ئێمە زوڵم لێکراوە، ستەم لێکراوە، ماف خوراوە، حساب بۆ نەکراوە. ئەمە بێگومان کۆمەڵە شوبهە و گومانێکی بێباوەڕەکانە لە پێشوویشدا و ئێستایش. ئەوانەی کە دەهۆڵی عەلمانیەت و دیموکراسیەت و شیوعیەت و ئەم بابەتانە ئەکوتن ئابۆ شێوازدە ئیتیهامی ئیسلام و قورئان و سنەتی پێغەمبەری خوا ئەکەن عەلەیهی سڵات وسەلام. ئەمە پێویستە لەسەرمان کە خۆمان دینەکەمان بناسین و ئیسلامەکەمان بناسین، چیتر ئەوەندە نەڵێین ئێمە وانین ئێمە وانین، ئەوەندە ڕوونە پێویست بەوە ناکات. بە هەمان شێوە هەروەکو چۆن بە لە قاڵبی ئەوەش بینە دەر کە بین دیفاع لە ئیسلام کەین، ئیسلام تیرۆریستی نییە، ئیسلام ئەمانەتە، ئەمە شتێکە ئەمنە وازحە، ئەمنە ڕوونە، وەکو چۆن ڕۆژ لە نیوەڕۆدا لە ئاسماندا ئەدرەوشێتەوە خەڵکی ئەیبینێت، ئابۆ شێوازە ڕوونە. بەڵکو پێویستە لەسەرمان زیاتر بینە بەرەی هجووم بەرامبەر بێ باوەڕان، بەرامبەر ئەو هەموو زوڵم و ستەمەی ئەوان ئەیکەن لە مەخلوقات، لە دروستکراوەکان، لە پیاوان، لە ئافرەتان، لە پیرەژنەکان، لە پیرە پیاوەکان، لە وڵات و دەوڵەتەکان، لە خاپۆرکردنی وڵاتەکان، لە بێنان و ئاوکردنی دەیان و سەدان و هەزاران منداڵ و ژن و پیرەپیاوی مسلمانان لەو کارە ساتە گەورانی دروستیان کردووە لە یەمەن، لە لیبیا، لە سووریا، لە عێراق، لەو هەموو خوێن ڕێژیە، لەو هەموو دووکەڵا کە کردویانە بە هەدیەیەکی نەگریز بۆ مسلمانان. ئەمانە پێویستە دەستی تۆمەت و ئیتیهامیان بۆ درێژ بکرێت. بەڕێزان و خۆشەویستان، پەروەردگارمان لە قورئانی پیرۆز دەکاتێ باسی مەوقیفی قوڕەیشمان بۆ ئەکات، بێباوەڕانی پێش ئیسلام، جاهیلەکانی پێش ئیسلام چۆن بوون بەرامبەر بە ئافرەت. وإذا بشر أحدهم بالأنثى ظل وجهه مسودا وهو كظيم يتوارى من القوم من سوء ما بشر به أيمسكه على هون أم يدسه في التراب ألا ساء ما يحكمون. كاتك بباوران هوايان بي بدرايا بيان وتايا خيزانكت كچی بووە لە تووڕەبوونا دەم و چاوی ڕەش هەڵئەگەڕا، پێناخۆشبوونی پێوە دیار بوو، بە کرداریە، بە گوفتاریە. ئەیومسیکه عەلا هون، ئەیوت من منداڵی کچ لای خۆم بێڵمەوە، ئەم سەرشۆڕیە قبول بکەم لەناو کەس و کار و کۆمەڵگاکەمە؟ نەخێر ئەمە ناکەم. ئەم یەدوسه فی التراب، بەڵکو چی ئەکەم؟ ئەی خەمە ژێر خاکە و زیندە بەچاڵی ئەکەم. پەروەردگارمان فەرمی ئەلا ساء ما یحکمون، ئاگادار بن ئەوە خراپترین حکم بوو کە بێباوەڕان بەرامبەر بە ئافرەتان دەریان ئەکرد. هەر بۆیە پەروەردگارمان بەوە ڕازی نەبوو کە ئافرەتان کە کچان لە دایک ئەبن زیندە بەچاڵ بکرێن. پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام بە هەمان شێوە وەکو فەرموودەکە لە سیلسیلەی حەدیث صحیحە هاتووە بە ژمارە 3206، پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سڵات وسەلام لا تكرهوا البنات فإنهن المؤنسات الغاليات. فەرمووی نەکەن پێتان ناخۆش بێ کە خوای پەروەردگار کستان پێ ببەخشێت، لەبەر ئەوەی کچان ئارامکەرەوەن بۆ دڵ، سەنگینن، بەڕێزن و هەروەها بەنرخن. کچان ئابۆ شێوازن لە شەریعەتی خوادا.
لفرموديك تراك لسلسلة صحيحة هاتو بجمارة 2492 پیغمبری خوا عليه الصلاة والسلام فرمي من عال 3 بنات يكفيهن ويرحمهن ويرفق بهن فهو في الجنة. پیغمبری خوا فرمي عليه الصلاة والسلام هر کسێک سێکشی هەبێت بە شێوەیەکی وا خزمەتیان بکە پێویستیان بە خەڵک نەبێت دەست لە خەڵکی پان نەکەنەوە و هەروەها وەیڕحەموهن بەڕەحم بێت بەرامبەریان و هەروەها وەیڕفق بهن نەرمونیان بێ لەگەڵیان فهو في الجنة ئەو موسڵمانە ئەو باوەڕدارە لە بەهەشتایە لەبەر ئەوەی لەگەڵ سێکشیان چاکەکار بوو. لە فرمودەی ترا هاتوو تیانەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام ئەگەر دوو کچ بێت فەرمی ئەگەر دوانیش بێت هاوڕانە فەرمون ڕزای خوایان لێبێت شەرممان کرد ئەجینا ئەگەر بیشمان وتایی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام ئەگەر یەک دانەش بێ فەرموو ئەگەر یەک دانەش بێت ئەوەندە فەزڵی گەورەیان هەیە. هەر بۆیە پێغەمبەری خوا فەرمووی عەلەیهی سەڵاتو وسەلام فهو في الجنة. بە هەمان شێوە لە فرمودەی ترا هاتووە لە صحیح ئەدەب المفرد ئیمامی بوخاری ژمارە 79 پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵاتو وسەلام هەر کەسێ سێکچی هەبێ و فەرمی یاخود هەر کەسێ سێ خوشکی هەبێ يحسن إليهن چاکەکار بێت بەرامبەریان. چاکەکاری ئەوەیە فێری دینیان بکەی فێری ئەخلاقیان بکەی فێری ڕەوشی بەرزیان بکەی فێری تاعەتی خۆیان بکەی فێری تەوحیدیان بکەی فێری خۆشەویستی قورئان و خوێندنی قورئان و خۆشەویستی خوای پەروەردگار و ناسینی خوای پەروەردگار بە ناو سیفاتەکانی و خۆشەویستی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام خۆشەویستی هاوڵە بەڕێزەکان ڕزای خۆیان لێبێت خۆشەویستی ئەم ئیسلامە و هەروەها ئەدەبی جوانی فێر بکەی لە پۆشاکیە لە ئەخلاقیە لە ڕەوشتیە لە قسەیە لە کرداریە کەسێکی بەڕێز بێت لە ناو خەڵکیدا کەسێک بێت کە خاوەنی حیا و حیشمەتی ئیسلام بێ. ئەمەیە چاکەکاری لەگەڵ ئافرەتان. چاکەکاری ئەوە نییە داوای هەر شتێکی کرد بۆی بکەی لە ناشەرعیەکان بۆ هەر شوێکی ناشەر بۆ هەر شوێنێکی ناشەرعی ویستی بیبەی هەر پۆشاکێکی لە تۆ داوا کرد وەکو وەلی ئەمر وەکو برا وەکو باوک بۆی بکەی نەخێر ئەمە تۆ بەرەو دۆزەخی ئەبەی بەرەو جەهەنەمی ئەبەی ئەبێ بەرەو سەعادەت و بەختەوەری دنیا و دواڕۆژ بیبەی ئەویش بەوەی کە فێری دینی خوای پەروەردگارم بکەی ئەوەیە کە یحسن إليهن چاکەکار بی لەگەڵیان. هەر کەسێک وا بێ پێغەمبەری خوا فەرمووی عەلەیهی سەڵاتو وسەلام إلا دخل الجنة ئیلا ئەو کەسە چێتە بەهەشتەوە کەواتە پێویستە لەسەرمان کاتە منداڵی کچمان ئەبێت دڵخۆش بین پێیان ناوێکی جوانیان لێ بنین ئەو دایکە 2 ساڵ شیری پێ بدا ئەو باوکە خزمەتی بکە لە دابینکردنی شوێن جێگە و ئەوەی کە لەسەری ئەحەوێتەوە ئەو پۆشاکەی کە پێویستی پێیەتی و هەروەها ئەبێت ناوی لێ بنێت حیوانی بۆ سەر ببڕێ خەڵکی بۆ دەعوت بکە ئەگەر توانای هەبوو و دڵخۆش بێت بەبوونی ئەو کچەی کە لەدایک بووە. بەڵکو ئیمامەکانی موسڵمانان لە کتێبەکانیاندا بابی تایبەتیان داناوە لەژێر ئەو بابەدا حەدیثەکانیان هێناوە کە باسی فەضڵی چاکەکاری دەکات لەگەڵ کچان لەگەڵ ئافرەتان. دوو نمونە لەوانە ئیمامی موسلیم ڕەحمەتی خوای لێبێت و هەروەها ئیمامی ئەلبانی ڕەحمەتی خوای لێبێت. ئیمامی موسلیم لە صحیحەکەیدا بابێکی داناوە بەناوی فەضل الإحسان إلى البنات. ئەم حەدیثانەی کە هێناومە لێرەدا فەرمێت باسی ئەوە ئەکات کە چەندە فەضلی گەورەی هەیە چاکەکار بیت لەگەڵ کچان. و ئیمامی ئەلبانی لە سیلسیلەی صحیحە بابێکی داناوە بەناوی باب فەضل تربیة البنات. ئەمە بابەتێکە ئەو حەدیثانەی لەژێردا کۆکراوەتەوە کە باسی فەضل و چاکە ئەکات بۆ ئەو کەسانەی کە چاکەکارن لەگەڵ کچەکانیان. هەر بۆیە ئابۆ شێوازەیە لە شەریعەتی خوادا وەکو چەند جار وتومانە ئەگەر کچت بێت ئەبێ ئاوابی لەگەڵیە ئەگەر خوشکت بێت بە هەمان شێوە نابێت کە خوشکێکت هەیە لە ماڵەکەدا کچێکت هەیە لە ماڵەکەدا بڵێ کەی لە کۆڵم ئەبیتەوە کەی لەم ماڵە ئەڕۆیت و نەجاتمان بێ لە دەست. ئەمە ئەخلاق و ڕەوشتێکی ناشرینە ئەگەر باوکان هەیان بێت بەرامبەر کچەکانیان بە هەمان شێوە ئەگەر برا هەی بێت بەرامبەر بە خوشکەکانی. چەندەها جار بینیوانە کە بۆ شێوازە ئافرەتانیان شکاندۆتەوە زوڵمیان لێکردون دڵیان شکاندون براکان بەم شێوازە بوون لەگەڵیانە. بەڵکو چەندەها ئافرەت هەیە کە دوای ئەوەی کە بە تایبەتی زەواجی کردووە ئەسڵەن باوکی برای کەسوکای هەلێشی ناپرسێتەوە ئەسڵەن ڕۆژێک لە ڕۆژان تەلەفۆنێکی بۆ ناکە هەواڵێکی بپرسێ بەڵکو ئیهمالی کردو حساب بۆ ئەو ناکە کە خوشکێکی هەیە کە چەند خوشکێکی هەیە. ئەمانە بەڕاستی کەسانێکن کە دوورن لە ڕەوشتی ئیسلام دوورن لە قورئان دوورن لە سونەتەکانی پێغەمبەرمان عەلەیهی سەڵاتو وسەلام ئەگەرچی کەسانێک بن بە ظاهریش وا دەرکەون کە موسڵمان و هەروەها نوێژیش ئەنجام بدەن ئەوە نوقسانێکی گەورەی تێیاندا. ئەگەر کچت بێت ئەبێت چاکەکاری لەگەڵیا ئەگەر خوشکت بێت بە هەمان شێوە ئەوەندەی توانات هەیە خزمەتی بکەی دوعای خێری بۆ بکەی بەدەمیەوە بچی
وهروها أجر دايكشمان بيت آفرد وقضى ربك ألا تعبدوا إلا إياه وبالوالدين إحسانا شاك هاي لقل دايك سيجر فوزي بسر باوكدا هي للشريعة دي إيمدا پیغمبری خوا عليه الصلاة والسلام پیاوك هاد بو جهاد پیغمبری خوا فرمي عليه الصلاة والسلام دايك دماوة وتيبالي پیغمبری خوا فرمي عليه الصلاة والسلام إلزمها فإن الجنة عند